چاکووە پڕ بە بێڵە دەکرێت مام عەلی هاوڵاتیەکی دەڤەرەکەیە و ملی داوەتە بەر خاکە نازەکەی و دەیەوێت بەم شێوەیە پردێک دروست بکات لە دەربەندی ڕانیە. دەڵێت پەلەم چییە؟ بە ساڵێک و 2 مانگ هەر تەواوی دەکەم. دوای وەستانی پردەکە ئەو ڤیدیۆیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەتەوە. مام عەلی ژان خوا خەوەتت دا. باش قوربان جان. ئەو خەرێکی چی لێرە؟ پردێ دەکەی؟ ئاخەوە ئێرە بۆ خان دەکەی؟ ئەوە پاکەی جێ پاکەیە. چاکووە پڕ بە بێڵە دەکرێت؟ وردە پەلەم لە چییە؟ بۆ ساڵێک 2 مانگ هەتاوی دەکەم. ساڵێک و 8 مانگ بەسەر دانانی بەردی بناغەی پردی دەربەندی ڕانیەدا تێدەپەڕێت لەلایەن سەرۆکی حکوومەتەوە. دەڤەری ڕاپەڕین بە گۆڕستانی پرۆژە تەواو نەکراوەکان ناسراوە. لە ئێستادا هاوشێوەی پرۆژەکانی تر پردی دەربەندی ڕانیە با نیوەچڵی جێ هێڵدراوە بە بیانووی نەبوونی پارە لە بانکەکاندا. هاوڵاتیان دەڵێن بەوەستانی کارەکانی پردەکە ترسی ئەوەیان هەیە چارەنووسی هەمان پرۆژە تەواو نەکراوەکانی دەڤەرەکەی هەبێت. دووەم پرد ئێستا دڵمان زۆر پێخۆشە هۆکارەکەی نازانێت چێ وەستاوە، هەم بۆ دەبەری بەری مەرگەی، هەم بە تایبەتی بۆ مەنتیقەی ڕانی، بۆ هەم مەنتیقەی ئەو پردە خەڵی دڵی پێخۆشە، بەڵام هۆکەی نازانێت چێ وەستاوە دا لە حکومەت دەکەن بەزیان ئەو پردەمان بۆ تاوکەن. ئەو پرۆژەیە بۆ سێوازەیە و کە پرۆژەی لە ڕانیەدا کراون زۆر مەشروعی ئاوەکەی چەند ساڵە و 10 ساڵە کراوە وەستاوە. نامانە وەک مەشروعی ئاوەکەی دەم ئەو پردەمان بەزبیکان بۆ تاوکەن بۆ مەنتیقەی بەری مەرگەی بە تایبەتی. سەرەتا دڵمان زۆر خۆش بوو بۆ پردەی کە دروست دەکرێت تێگەیشتی دروست کراوە. ئێستاش ئیشەکە ڕاگیراوە بۆ نەبوونی بورجەوە کە دەڵێن بورجە نیە و پارەی بۆ تەرخان نەکراوە. داواکارین هیوادارین لە حکوومەتی هەرێم بورجەیەکی بۆ دابین کات و پردەکەمان بۆ دروست بۆمان دروستکەن و بۆمان چاکەن و ئیشەکە کۆتایی پێبێ و ئەندامێکی بۆردی هونەری پرۆژەکەش دەڵێت هۆکاری سەرەکی وەستانی پرۆژەکە نەبوونی پارەیە لە بانکەکاندا. هۆکاری سەرەکی وەستانی نەبوونی پارەیە لە بانک نزیکەی 3 پێشینەی وەرگرت کۆمپانیا، بەڵام لەگەڵ سەرهەڵدانی ئەو قەیرانی کە لە بانکەکان هەیە ئێستا پارە نیە. پێشینەی 4ەم و 5ەم کە بە بڕی 2 میلیارد دینار بوو، وان نزیکەی 3 مانگ دەبێت کۆمپانیا نەیتوانیوە 1 دینار وەربگرێ. ئیتر بە ناچاری کۆمپانیا تقریبان ئیشی شتری نەماوە لە غێری گێدەر و سەقفەکان داوای وەستانی کاری کرد کە ئەمەش بوو بەهۆی ئەوەی فەرمانی وەزاری بۆ دەرچێ کە لە 25 شەشەوە وەزەم دەکاتە بەرواری 2 بەیانی بە ڕسمی پرۆژەکە دەوەستێ. هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین گیرۆدەن بەدەست زۆری پرۆژەی تەواو نەکراو لە دەڤەرەکەدا بە جۆرێک بووە تا دیاردەیەک و دوای ماوەیەک لە دەستپێکردنی پرۆژەکان بە نیوەچڵی دەمێننەوە لە ماوەی ڕابردوودا بە بیانووی قەیرانی دارایی و ئێستاش بە بیانووی نەبوونی پارە لە بانکەکانی سنووری پارێزگای سلێمانیدا. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام. اتناوبرا کهربان اجتماعی والدین اهلی دا حوالاتی به کهرب ماینه. سالانت ورزی هاوین دا والدین اهلیت بنه سرش با حوالاتیان. خلکتا خیتی تل دهو که جیگازنده یا شراب شا کهرب کن اود بیجن هر جاره که کهربان اجتماعی بچید امنیف دمجمیر البر گرمی به کهرب مینین. مالیده وقتی یعنی زی بردد چاره که یعنی 20 دقیقه نه 25 دقیقه نه هنجا بخودت بیتنی في ساعت بخودت بده یاد رامش بخواه ده نجام صحکه مقاطعی اوه حد یا رابوی جیران سری رابوی یبنی بده بابا چین صحکه یعنی نظر که تلخاره و کارب جینینه بو جین هول خلقی کنه و گرمه بابا همجد مغزن دقیقیت خود من نوی که عمری به حیوانی و چلوی بکم مانه نه و نه حاله
توی حق خواردگیری تو چه ندال کسی ناکی خود کارا بگله کنه خوشه وقتی کارا با عام تیده راست تمرین مالیده وقتی کارا با عام دی چیت 10 دقیقه نبردته و فضیایشی گله کو کیمه و تقریبا کارا به تمرین 10 دقیقه نه کنه جورا کو دیده کنه و 10 دقیقه دی یعنی نیف ساعت پتر کارا بچیت اجبلی گیروبونا کهربا مولیده هفولاتی گازنده یا جوالتی آویجید کن اوی روشه بشه که هفولاتیان نچار کری نشمالین خواه در کون و قصدان او باخچه و جهن هین کن از دکان دارم برای ما درستای حل نوبن یعنی من 8 امپری تاین اسنشم درستای دوباره حل کم گاو ساعتی که بدی فت قطعی و آن دی شلی خویم دی قطعی و بین و نسبت وقتی دیش بخواد چه یعنی چه کار بوسانو داتن وقتی چی کار بچیتن تأخیر حل کردن وقتی که بیشتر کار بهبیت یا بری بزرگ یا عم بتاع طامرینجی جاری تاین بله تاین حتی نصف ساعت 45 دقیقه چیتن سروک لیجنا مولیدین اهلیل قایم قامیا قضا دهو که جید بجید کشه یا تاخ ایتیت بو بری 3 سالان بدگرید و اگر جی کهربان اجتماعیه و مبنویساره که فرمی کنترول کهربا دهو که آگهدار کریه لیتان ها اف کشه چاره سر نکریه اتیدت کویدا سر سه فیدرت کهربا نشتیمانی اف سه فیدر اجد گل ایک گل جارت گل ایک نا اینو بچنو اف آری شانه چندین جاره ما آگهداری کنترل کهربا دهو کی جی کریه نویسار کا فرمی جینو که من نویسار جل بردست منه میت آگهدار کرین اوی مثلا وقت بدویدن 5 دقیقه 10 دقیقه حتی درجات گهیتا 20 دقیقه جی بلکه پترجی حتی کو کنترل تا آگادار کردن و کنترل تامین کرد کارابه و بریتن اف مثلا نرک خستنا کهربه و نه وقتی بردان مالی دادا گریده کهربا اجتماعی اگر نه مالی دا چاری شنین موازده تریسی سالان حکومت هرما کردستانه نشیای کهربه وکو خدمتگزاری که سرطایی با هولاتیان دابین کرد اتناوبر هبونا دو جورین کهربه دا و اداکرنا کریه که زور تانها جی هولاتیش دست به سروبریا کهربت نالن آمد بریفکانی کنال آسمانی پیام دهوک